ڕووداوی وەرگەڕانی مینی پاسەکەی گەرمیان کە بەهۆی گیان لەدەستدانی 4 قوتابی و برینداربوونی مامۆستایەک و شۆفێرەکەی و هەروەها 4 قوتابی دیکەش ئەمڕۆ شەمبە مامۆستاکان نەخۆشخانەی جێهێشت و گەڕێنرایەوە ماڵەوە. مامۆستا کۆسرەت بورهان لە مینی پاسەکە بوو بە سەختی بریندار بوو، چەندین نەشتەرگەری بۆ کراوە، هێشتا دەبێت نەشتەرگەری دیکەشی بۆ بکرێت، بەڵام ئێستا حاڵی باشترە و لە مەترسی دەرچووە. جەمیل محەممەد خاڵی مامۆستا بریندارەکە بە 1964 وت نەشتەرگەری بۆ قاچ و دەستی کراوە، بەڵام کاسەی سەری لە پێشەوە بریندارە و دەرزی بردووە. دکتۆرەکانی ئەڵێن چاوەڕێیەکەن تاکو و هەوکردنەکەی نەمێنێت، ڕەنگە پێویست بە نەشتەرگەری جوانکاری بکات. ڕۆژی 4/5 لە سەر ڕێگای کەلار کفری مینی پاسێکی قوتابیان کە لە قوتابخانەیەکی کەلارەوە ڕۆیشتبوون بۆ کفری و بە مەبەستی گەشتی زانستی لە کاتی گەڕانەوەیاندا وەرگەڕا و 4 قوتابی کچ کە دوانیان دوانە بوون گیانیان لەدەستدا و 6 کەسی دیکەش بریندار بوون. پردانوێیەکەی دەربەندی ڕانیە ئامادەی کردنەوە وەزارەتی ئاوەدانکردنەوە شەڵێت هەوڵەکانیان بۆ ئەوەیە ئەم هەفتەیە بە فەرمی بیکەنەوە. ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوەدانکردنەوەی هەرێم بە 1964 ڕاگەیاند هەموو کارەکانی پردەکە تەواو بووە و ئامادەیە بۆ ناساندن و کردنەوەی بە شێوەیەکی فەرمی. پردەکە درێژەکەی 410 مەترە و 15 مەتریش پانە، جگە لە ملاولەولاکەی کە بەپانی 1 مەتر ڕێگای پیادەڕەوەی بۆ کراوە. بریکارەکەی وەزارەتی ئاوەدانکردنەوە ڕاشی گەیان سەرۆکی حکوومەت و جێگیری و هەروەها وەزیری ئاوەدانکردنەوەش ئامادەی کردنەوە کە ئەبن لە هەوڵدان ئەم هەفتەیە بە فەرمی بیکەنەوە. پردەکە لە مانگی دەی ساڵی 2020 بری زیاتر لە 12 ملیارد دیناری بۆ تەرخان کرا، دوای چەند جارێک وەستانی کارکردن لەسەری لە ئێستا سەرجەم کارەکانی تەواو کراون. لە سەر ڕووبەری 82 دۆنم زەوی لە شەقامی هەولێر مووسڵ پارکێکی گەورە دروست دەکرێت و نزیکەی 30,000 داری تێدا ڕوێندرێت. کارزان عەبدولهادی سەرۆکی شارەوانی هەولێر بە 1964 وت ئەمڕۆ شەممە پرۆژەی سەوزکردنی یەکتربڕی شەقامی هەولێر بۆ مووسڵ لەگەڵ شەقامی خێرای 120 مەتری لە شاری هەولێر دەستی پێکردووە و لە ماوەی 6 مانگدا تەواو ئەکرێت کە هاوشێوەی پارچێکە. ئاماژەی بەوەشدا ئەو یەکتربڕا کە پرۆژەکەی لەسەر دروست ئەکرێ یەکێکە لە دەواازە سەرچەکانی هەولێر و مووسڵ، جگە لەو 30,000 دارە 10,000 گوڵ و نەمامی بچووکی تیادا دەڕوێندرێت و لە 20,000 مەتر دووجاش چیمەن لەو شوێنە ڕوێندرێت. بەپێی ڕاگەیاندراوی وەزارەتی شارەوانی گوژمەی پرۆژەکە زیاتر لە 3 ملیار و 422 ملیۆن دینارە و لەلایەن نووسینگەی سەرۆک وەزیرانەوە دابین کراوە. هەشاد بن.